حەسرەت ڕەسوڵ دەتوانن بڕیاری کۆچ حیزبە بدەن. بژاردەی یەکەم لە دوای ڕێکەوتن لەسەر گۆڕانکاریەکان هەڵبژاردننی پەرلەمان لە مانگی 4 ساڵی 2010 بکرێت و پارتی ناهێڵێت یەکێتی کورسیەکانی کە بەڵکو زۆرتریان دەکات. ئەوە لە کاتێکدایە ترسی یەکێتی بۆ ڕێکەوتن لەگەڵ پارتی تەنها کەمکردنەوەی دەنگەکانیەتی لە هەڵبژاردننی پەرلەمان بەپێی وادەی خۆشت مانگی ماوە و ڕێکەوتنی زەیرانی بۆ پارتی هێناوەتەوە. بژاردننی پەرلەمان بۆ ماوەی 4 ساڵی تردووە بخرێت با بیانووی قەیرانیدا راپی دۆخی ئەمنی و شەڕی داعشەوە تا و کاتۆژ ڕێکەوتنی تر لە نێوانیان دەکرێت و گۆڕانکاریش دێت. لە کاتێکدایە و یەکێتی ڕێک دەکەون لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕانکاری حکوومەت و پەرلەمان باکردنە دەرەوەی گۆڕان و کۆمەڵ لە دەستەی پەرلەمان و بەشداری پێکردنیان بە چەند وەزارەتێکی یاسایی لە ناودا. بەهێزترین سیناریۆکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕانکاری لە سەرۆکمان و حکوومەت بەو جۆرە لەگەڵ دەستپێکردنی وەرزی بەهارەی پەرلەماندا شتێک بە واژۆی زۆرینەی پەرلەمانتاران ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت کە ئەو کات سکرتێری پەرلەمان دووڕێیانێکدا بانگێشتەکە پەسەند ناکەن و جێگیری بانگێشتی پەرلەمانتاران دەکات بۆ کۆبوونەوەی ناسایی پەرلەمان کە زۆرینەی پەرلەمانتارانی پارتی و یەکێتی و یەکگرتووی ئیسلامی کورسیەکان و کەمینەکان بەشدار دەبن. باپی ڕێکەوتنی سیاسی و دەنگی زۆرینەی پەرلەمانتاران دەستەی سەرۆکەکان هەڵبوەشێتەوە و بە تەمەنترین بکرێتە سەرۆکی پەرلەمان تا دەستەیەکی نوێ کە بەپێی زانیاریەکانی پێیان پێشنیار کراوە ئەو کات بەپێی ڕێکەوتنی یەکێتی و پارتی و یەکگرتووی ئیسلامی و کەمینەکان سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی نیشتیمانی و جێگری سەرۆکی پەرلەمان بۆ سکرتێری پەرلەمان گەر بۆ یەکگرتوو نەبێت ئەوانەکان دەبێت. پەیام ئەوەشی زانیوە گۆڕانکاریەکان لە ناودەستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پێشنیار کراوە جێگری دووەم بۆ سەرۆکی حکوومەت دابنرێت کاوکات یەکگرتووی ئیسلامی سکرتێری پەرلەمان جێگری دووەمی سەرۆکی حکوومەتی پێدەدرێت و تەنانەت پارتی خوازیارە بەرپرسێکی باڵای دەست لە کارکێشاوی یەکگرتوو لە بکرێتە جێگری دووەمی سەرۆکی حکوومەت. ئەوەش لە کاتێکدایە هەردوو حزبی باڵادەست ڕێکن لەسەرەوەی پێویستە دەستکاری موچەی فەرمانبەران بکرێت بۆ ئەوەی بە خەڵکیش بڵێن باشکردنی دۆخی ژیانی هاوڵاتیان تەنها بەوان دەکرێت. لە دوای گەڕانەوەی بارزانی لە دافۆس کە ڕەدی کردوێتەوە کۆبوونەوەی پێنج قۆڵی دووبارە بکرێتەوە پارتی گەڕێکی تری دانوستانەکانی لەگەڵ لایەنەکان دەست پێ دەکاتەوە. ئەمجارە پارتی سەردانی کۆمەڵ و گۆڕان دەکات بێ ئەوەی خواستی بەشداریکردنیانی هەبێت لە گۆڕانکاریەکاندا. عارف عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی گومانی لە هاتنە پێشەوەی پارتی لە یەکێتی نیشتیمانی هەیە و دەڵێت پارتی هەوڵی ئەوە دەدات یەکێتی تێکەڵی هاوکێشەکەی خۆی بکات. ئارێز عەبدوڵڵا لەو بارەیەوە ئەوە دەڵێت ئاماژەکان پێ دەڵێن پارتی ئەوەندەی هەوڵی یەکێتی تێکەڵی هاوکێشەکەی خۆی بکات نیو ئەوەندە بۆ چارەسەرکردنی ڕاستەقینەی قەیرانەکان ئامادە نیە و خەریکە لە دەستپێشخەرەکەی بارزانیش پەشێمان دەبێتەوە. ئەوەش دەڵێت پارتی بەدەستێکی سەخیەوە بۆ یەکێتی هاتۆتە پێش. من ئەگەر ئەوە بەنیاز دەمەوە هێشتا ماستەکە بێمو نابینم، بەڵام دەبێت سەرکردایەتی یەکێتی ئەوە بزانێت کە ئامانج و پارتیەکان چارەسەرکردنی قەیرانەکانە نەک وەدەسێنانی چەند پۆست و پلە و پایەک. عارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی جەخت لەسەر ئەوەش دەکاتەوە دەبێت پێش ڕێکەوتن بکرێت کێشەی پارلەمان و سەرۆکایەتی چارەسەر بکرێن و سەرچاوەکانی کۆنێتی ڕوون بکرێنەوە. ڕێکەوتنێک بۆ دابشکردنەوەی پۆستەکە برا بەشی نێوان یەکێتی و پارتی دادی گەلەکەمان نادات و یەکێتیەکانیش هەرگیز پێی قایل نابن. بەڵەبەڕەزان سەبارەت بە هەوڵەکانی کاراکردنەوەی پارلەمانی کوردستان و سیناریۆی بۆ ئەو پرسەوچۆنێتی گۆڕانکاری لە پێگاتەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان میوانداری بەڕێز دانەدارە ڕایۆژکاری یاسایی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان کردووە. کاکدانا سڵاوی خوارد لەبێت کە ڕاستەکانمان لە شاری سلێمانی و لەگەڵمانایت. ئەو راپۆرتەی لەسەر
ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان و بە جۆرێک لە جۆرەکان کاراکردنەوەی پارلەمان تێبینەکانی بەڕێستان وەکو ڕاوێژکارێک لە پەرلەمان چییە لەسەری؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو عەرزەکەم بۆ بەڕێستان و تەواوی بینەر و بیسەری پێیان. ئەو سیناریۆیانەی بۆ دەربازبوون لەم دۆخە سیاسیە چەقبەستووی ئێستای هەرێمی کوردستان هەیە بەشێکی عیلاقەی بە سیاسەتی پارتی لەم قۆناغا کە لە ئەنجامی ئەو فشارانەوە دروست بووە نەک لە داخوازیەکی ناوخۆییەوە. لە لێوان شەقامە دروست بووە لەگەڵ قیادەی سیاسی کورد ئەمە ئەنجامەکەی بوو کە ساڵێک و ئەوەندەیەوە مێژوویەکی خراپی لە ڕابردووە بۆ تۆمار کردوین. ئەو فشارە نێو دەوڵەتیە و ئەو دۆخانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر جوانتر بخوێنەوە ڕۆژگاری دوای یعنی ناوچەکە لە دوای شەڕی داعشەوە چیە بێ مەترسیەکانی دروست کردووە کە ئەگەرێکی بەهێزەیە کە لە ئایندەیەکی نزیکە بارودۆخی چەقبەستووی کوردستان ڕزگاربوونێک یاخود جۆرێک لە ئیفرازی تا دروست بێت. یەکێک لەو سیناریۆیانە بریتێ لە پرسی کاراکردنەوەی پەرلەمان بۆ زانیاریتان ئەگینا بەگشتی بریتێ لە ئەمە وای دەبینم بەگشتی و ئێوەش ئاماژەتان پێدا کە ئێمە لە دوای شەڕی مووسڵ چینە قۆناغێکی نوێکەوەیش پێوترێ قۆناغی ڕێکەوتنامەی استراتیژی 2 لەوێ ئیتفاقێکی زۆرترە کرێ و هێز چونکە لە ڕیزبەندی هێزەکانە گۆڕان پارتی ئەمە لە ڕووی پێگەی دەنگەکانی و بەڵام هەت یەکێتی نیشتیمانی حیزبی دووەمە چونکە ئەو هێز و پارە و مەنتیقە و نفوزی لەبەردەسە باوەڕم وایە زیاتر برادەرانی پارتی مەیلیان زیاتر بۆ لای دیکە. ئەو سیناریۆیە لە ڕووی یاساییەوە و بە پێودان بە پەیڕەوی نێوخۆی پەرلەمان ئەو سیناریۆ دروستە کە لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکراوە کاتێک ڕێژەیەک لە پەرلەمانتاران ڕێژەی یاسایی بێگومان کۆبوونەوە بکەن بەڵام سکرتێر و سەرۆک ڕەتی بکەنەوە یان وەڵامی نەدەنەوە دەتوانێت کۆبوونەوەکە گرێ بدات. خۆی تەبعەوەی کە ئێستا دروست بووە پرسی دەست بە سەراگرتنی ئازادیەکانی سەرۆکی پەرلەمان ئەمە شتی پەرلەمانی کوردستانە هەر باز نەکراوە چونکە حاڵەتی وە هەر بۆ زانیاریت سەرۆکی پەرلەمان هەر کەسێک بێ سەرۆکی یەکێکە لە سوڵتات لێکێ لە دەسەڵاتەکان بێ ڕێز و کەسێک بێتەوە بەدڵنیێ ڕێکاری یاسایی خۆی هەیە. خۆی کە سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان کە هەردووشیان لەگەڵ جێگرەکانە پێیان دەوتێ دەستەی سەرۆکایەتی و حاڵەتە بەس ڕێکاری ڕێکاری ئەنجامدانی کۆبوونەوە بریتی دەبێت لە بانگەوازێک لەلایەنی سەرۆکەوە دەربکرێت و ئیمزای ئەو بۆ ئەندامان کۆبنەوە بۆ شێوە ئەگەر کۆبوونەوە نیسابی هەبوو ئەوە نیسابێکەیە پێوتەیە نیسابی تا گرێدان و بەستنی کۆبوونەوە بۆ دەنگدان نیسابێکی دیکەمان هەیە پێوتەیە نیساب یعنی دەنگدان زایدێک بێ خۆتان نەزان ئەوەی کە لێرە وا هەیە لە چۆنیکردنەوە نی قسە لەسەر میکانی دوای ئەوەندەی تاخستنی پەرلەمان بریتی دەبێت و شێوازەی کە هەیە تەبعەنەوان جاری باوەڕ ناکەم پەرلەمانێکی بەهێز دروست بێتەوەی کە لە ڕابردووە بتوانێت لە سەرفید بەو شێوەم باوەڕم وایە پەرلەمانێک دروستە بێتەوە بۆ موارکردنی یاسای جگەرە کێشان و نێرگە لە کێشان و ئالەم مەهزەلانێک کە ئێستا دروست لە منتیقانە جێگری سەرۆکی پەرلەمان دەتوانێت ئەو کۆبوونەوەیە دەست پێ بکات. من باوەڕم وایە و چۆن ڕێگیری کرا لە سەرۆکی پەرلەمان کرێەوە عیلاقەی بە پەیڕە و یاسا و شتەوە نییە میکانیزمێکی بچووکە ژێوەیە جێگە دەتوانێت لە کاتی سەرۆکا مەهامەکە جێبەجێ بکە و سکرتێریش لە ناو جەلسە هەڵەبژێردێ دەتوان سکرتێرێکی کاتی هەڵبژێن بۆی دەستەی سەرۆکات دانیشتن بەبێ سکرتێر ئەنجام یعنی ئەگەری هەیە یەکێک لە سەرۆک یا جێگر لەوێ نەبن دانیشتن نەکرێت بەس بەبێ سکرتێر پەرلەمان بە ئاسایی ئەژمار ناکرێت دوجاردانە بۆ دەستکاری پێگاتەی بەبێ کاراکردنەوەی پەرلەمان دەتوانرێت هیچ دەستکاریەکی حکوومەت بکرێت بە ئاوتکردنی دیکە یان گۆڕانکاری لە وەزارەتەکانە؟ ئەوی ئەو دووسێ ڕێگەی هەیە دووسێ ناونیشانی هەیە ئەوەی پێی دەوترێ هەمواری وەزاری ئەوەی پێی دەوتوفی وەزاری ئەوەی پێی دەوترێ کابینەیەکی نوێ هەرێکێ لەوانە قسەی خۆی هەیە و بەڕێکاری خۆی سەبار بە کابینەی نوێ پێویستی بە پەرلەمانە چۆن دەنگدان بە کابینەی نوێ پێش و کراوە سەحبی سیقەی لێکرێ و تەواو دەبێت ئەم وەزیرانی تر کە ئیستیقال
استقالە پێویستی بەڕاستی پێویستی بە موافقەی نییە بۆ لە عێراقیشان نیەتی بۆ زانیاریکە ینی ئیقالە شەروهانیەوەتە لە کارخستن یا دەست کێشانەوە ئەگەرێکی بەهێزەیە کە باوەڕ وایە کە ڕەنگە پارتیوێکی تێگەر ڕێبکەون لەسەر تەفاصیلەکان ئەوەی ناونیشانە گشتیەکان تەفاصیلەکان بێڕنەوە بۆ ناو کابینەی حکوومەت لە کابینەی حکوومەت لەوێ ئەم پرسە لەوێ یەکلا بکرێتەوە تەقەشوفێک بکەن چونکە زانم ڕێژە لە زۆرە ڕەنگە خاتری دیکە بگرن بە بەشداری بڵێ جۆرێک لە دەستکاریکردنی بەشدارێک ڕاجا هەر جونگەسە لایەنێکی دیاریکراوە بێ بۆیە ئەو کاتە ئەگەر کابینەیەکی نوێ یاخود وەزیری نوێ کابینەکە ئیستیقالە بدە هەمووی پێویستی بە پەرلەمانەوە تا ئەم هەموو دەستکاریکردن و چاکردن و چاکسازیکردن هەموویە بێ لە فلتەرێکە کە پێی دەوت بکرێ بەڵێ کاکدانا معلومی لای جەنابیشتە کە ئێستا دۆخی هەرێمی کوردستان چ لە ڕووی سیاسی لە ڕووی لە دۆخێکی هەست و هەم دژواردایە بە بڕای بەڕێستان چ ڕێگەیەک چ سیناروێ ترین ڕێگەیە بووی کە خزمەت کوردستان کا بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئەو درێژەدان یاخود دەست پێکردنەوەی کۆبوونەوەی پێنج قۆڵی بەڵام سەرۆکی کوردستان ڕایگەیان کە جارێک پێنج قۆڵی ناخۆوە باسییان کردو خۆیان لە ناوخۆیان کە دانیشتون باسییان کردووە تۆ پرسیارەکە دوایە کە ئێمە چۆن دەرچێکی دروست بدۆزینەوە بۆ ئەم دۆخە تەنان دەتوانێمە ئیستیفادە لە تاقە و توانای لایەنەکان دیکە ئەوەی کە وەکو لایەنی سیاسی قسە ئەوەی کە چۆتە بەرێکی سیاسی و وەکو دەڵێ قەرە باڵغێکی نابێ بە ڕقم و تۆ نابێت وەکو بڵێ ئیشەکەی پێ گرنگە لێرە پێنج لایەنە سیاسیەکە چۆن پرۆسەکە لایەنێ ئەوەی کە پێی دەوترێ حکوومەتێکی ئیتیلافی بەهێز ئەم جارە دروست بکەینەوە زمونێکی باشە چونکە دیموکراسێتی تەوافقی عێراق بەو هەموو مێژوو ناو پارێزگایەوە جا چجای بگا بە هەرێمێکی کوردستان کە زامەکانی بەڕاستی بەم شێوەیە ئاوە مامەڵی لەگەڵا کراوە بۆیە قۆناغا دیموکراسێتی تەوافقی بەڕاستی باشترین ڕێگەیە کە کرێەوەی کە پێوترێ حکوومەتی تەکنۆقرات حکوومەتی ئینقازی وەتەنیەوە بۆ حکوومەت ئەو بۆ شێوازێکی حکومڕانیە بۆ بیای ئێستا بێ ئەو دەستەواژانە باش نین کۆبوونەوەکانی پێنج قۆڵ بگاتە ئەنجامێکی باش بە ئامانجیەوە نەبێ کۆبوونەوە ئابەم شێوازە نەبێت کە ئێستا کۆبوون دەرچێکی باشە کاکدانە لە وادەی هەڵبژار لە هەرێمی کوردستان باس لەوە دەکرێت بە هەر بیانیۆک بێت هەڵبژاردن دوا خۆیدا ئەنجام نەدرێت بە بڕای بەڕێستان دواخستە ئیشی پەرلەمانی کوردستانە ئیشی حکوومەتە ناخۆی دیاریکردنی وادەی کاتی تەبان بەسراوەتەوە بە دووسێ ڕێوشۆنەوەی کە ئێمە پێویستە پێش کۆتایی هاتنی خولەکە هەڵبژاردن بکرێ زانن لە کراوە ئەو کات درێژکردنەوەش کراوە بۆ خولەکە کارێکە کە پێویستە پەرلەمانی کوردستان خۆی ئیلتیزام کا بەو ماوە یاسایی خۆیەوە ئێمە 6/11 وادەی ڕۆژی سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان بوو واتە ئەو وادەکە لە ڕووی یاساییەوە تەواوە بێ واتە پێش ئەو بەروارە ئێمە پێویست هەڵبژاردنێکی ئاسایی بکرێ ئێستا کۆمیسیۆن خۆی نەحازرە نەخەڵک ڕغبەتی لە هەڵبژاردن ئەنجامدانی پرۆسەیەکی وا هەیە و لە ڕووی سیاسیشەوە کۆمەڵێک هەواڵ دەبیستین کە ئەگەری هەیە ئەم ساڵ بەی شێوەیە هەڵبژاردن نەکرێ یاخود لەگەڵ هەڵبژاردنەکانی عێراقا بەگشتی لە ئەنجومەنی نوێنەران و یەک بخرێ واتە ئەگەرێکی وا هەیە کە داما و بۆ خۆیەوە بچێتە بەردەم سندوقەکانی دەنگدان 4-5 ئەمە بەس لە کورد قەشتی وا بێشتی وا لەو بابەت گەرێکی لاوازە نابێت کەواتە ئەوە حکوومەت یان پەرلەمان دوات دڵنیایەوانە هەموومانەوە بکرێ کاتی جاردانەکەی بێ و بۆ شێوە حکوومەت دیاریەکە و ڕێو شوێنە ئاسانکاری بۆ و جاردانی وادەی پەرلەمانی کوردستانەوە کاکدانە بگەڕێنەوە سەر راپۆرتەکە باس سیناریۆ کرا بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بێگومان جەنابیشتان
ڕاوێژکاری بە بڵین سەرۆکی پەرلەمانن بۆ کاروباری یاسایی ئێوە تجربەی کە هەتانە بە بڕای ئێوە ئەو سیناریۆی کە دەبێتە دوجار لایەنە سیاسیەکان و بە تایبەت لایەنە سیاسی باڵادەستەکان ئیشی لەسەرکردنەوەی پەرلەمان بە خوێندنەوەی تۆ کوا دەبێت خۆی ئێمە باوەڕەکان بە تایبەت ئەوانەی کە جۆرێک لە مڕونەت بەخەرجەدەن لەناو پرۆسە جۆرێک لە پاشگەز بوونەوەیان هەیە لەو بەڵێن یا بە شێوەیەک لە شێوەکان باوەڕیان وایە بەو جۆرە توندیە نابێ یاخود باوەڕیان وایە کە ئێمە خراپین بە خراپترین خراپەکە هەڵبژێرین دواتەکان و ڕازی ئەوەی کە لێرا ڕای لایەنی هێزە پێدا ئەگەر ئەو لایەنە لەگەڵ فەرموو بکرێت لە لایەنی دیکە وکەم باوەڕمان ڕازیشە بن ئەوە دوجار پرۆسەکە پێک دی جۆرێک ئەوەی کە پێ وترێ حکومەت جۆرێک لە بەشداریەکی بۆ لایەنی سیاسی دیکە بەهێزە دروستە بێ پیاوە دروستە بێ بۆ شێوە دوجار ڕەنگە ئەگەری هەیە کە باری ئابووری و بارەکانی دیکەش چاک ببنەوە چونکە هەیە بۆ زانیاریت هەندێکیان باوەڕیان وایە لە خراپێکی گەورە خراپێکی بچووک هەندێکی ترسیەکان زۆر گەورەتر بێ باش بێخوێنین ئەوانە هەمووی وا لە قەناعەتی گشت لە ناو شەقامی کوردیا ناچارین بە خۆمان تەسلیم بکەین بەڵام دوجار کاردانەوەکان چۆنە بن دروستی و یاسایی بوونی پرۆسەکە چۆنە ڕۆ دەبێنێتەوە بۆ ئایندە بە خوێنە بابەتەکان بەهارەی پەرلەمانی کوردستان داوە ئەم ساڵدا بینی دەکرێت پەرلەمان کارا بکرێتەوە بە وەڵاهی زانیاریەکرێ بە ڕەنگە وا دەرنەچێ بەس من باوەڕم وایە لەو ئەوی دیکە ئێمە پەرلەمانێکی بەهێزمان نابێ ڕەنگە بۆ مانگەکانی دواتر بێ بەڵام بەڕێز دانادارە ڕاوێژکاری یاسایی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە شاری وەڵامی پرسیارەکانی لا درێژەی سەردانەکەی چەمچەماڵ و دەوروبەری و بەدانی زیاتر بە ئیسلامی ئەمیری کۆمەڵی ئیسلامی باوەری وە سەرکردایەتی سەردانی ماڵبەندی پێنجی بزمی و ماڵبەندی یانزەیەک قەزەی چەمچەماڵ کرد و لەلایەنەکان و هەردوولاوە بە گەرمی پێشوازی کران شتێکدا پەیوەندی برایانەی لایەنە ئیسلامیەکان چاوتێکرا و بارمەنی هەردوولا خۆشحاڵی خۆیان کۆمەڵ دەربڕی وەفدێکی باڵای خوشکانی ئیسلامی بە منیرە شێخ عەلی عەبدولعەزیز ئەندامی سیاسی سەردانی خوشکی ئیسلامیان کردو لەلایەن ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی بەرزنجی و مەرواری ئەنجومەنی سەرکردایەتی خێر عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمەڵی ئیسلامی پێشوازیان لە دانیشتنەکەدا باس پرۆژەی ئیسلامی و گرنگ بۆ سەرخستنی پرۆژە کرا لە بارودۆخی هەرێمی کوردستان دەتوانن ببنە فاکتەری لەبەرەو پێشداشتی و بەدیهێن پێکەوە ژیان دیکەدا باز لە کار و پرۆژەی هاوبەشکرا بۆ بەرەو پێشچوونی ژنان لە هەرێمی کوردستان بە شێوازێکی بە میکانیزمی سەردەمیانە و ویست دوایی کە ڕێژەی توند و بربەژنان کردووە.
مارێکی زۆر لە ئەندا مەڵبەند و سنوورەکە مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کردنی بۆ ساڵی 2007 دەربانیش دەڵێن کارێکی زۆر گرنگە چونکە لە ئاسانتر دەنجەکانت بەدی بێنیت بە بەشداری مەڵبەند و بەر ئەندامانی کارەکە مەڵبەندی یازدەی لێری کۆمەڵی ئیسلامی کۆبنەوەی فراوانی پلانی کارکردنی دیاری کرد بەشی بژاردننی مەڵبەندی بەری هەولێریش دەڵێت زۆر لە پلانی کاردومان جێبەجێ کاریش دەکەی پلانی ئەم ساڵیش جێبەجێ بکەین مەڵبەند بۆی کە مەڵبەند بتوانێت جدی لەسەر ئەم پلانە بکە بۆی مەڵبەند لە سنووری خۆ بەڕێوە و ئەو پرۆژان کاتێک کە دەیناوە مێکی باشی هەبێت ێکی باشمان دەستکەوێت بەشداربووانی نووسینەوەی ڕەشنووسی پلانی ساڵی 2007 مەڵبەندی یازدەی دەوروبەری هەولێریش دەڵێن جگە لە حکومی حیزبیەکان پێویستە هەموو کارکردنی هەبێت دانانی پلان دەتوانێت ئەنجەکانت بپێکی بە داناشی ئاواتۆکمە ئیسلامی دەچێوە دەتوانین ڕوون لە کارماندا هەبێەوە لە بۆ ئەوی کە بتوانین خۆمان کە سنوورێتەوە مەڵبەندەکەمان سەرکەوتنێکی باش بەدەستێت دانانی پلانی استراتیژی گەنجەکەی لەوەدایەکەوە خاڵە بەهێز بلاوازەکان ئامانجەکانیش دەنووسێتەوە کاتێک ئاماژ ئاکاتکەوە زیاتر بتوانی پرۆژەکان بە زیاتر ئامانجەکان و ئاکاتکەوە بربەستەکان بنازەکانیش و هەروە زیاتر ئامانجەکان هەر مەڵبەندێکیان نەبێت جۆرێکە لەو خۆی انتحارکردن پێم وایە لە دەورەی بازنەیەکی داخراودا دەسوڕێتەوە بەڵام هەر دەستگایەک وە ڕێکخراوی بوو بە دڵنیایی بەرپی خۆی دەبینێ بە دڵنیایی دوورتر ئەو کاتە دەتوانێت بنێ و بەرەو سەرکەوتن بڕوا ساڵانە مەڵبەندی لە ڕێگەی ئەندامەکانی و کەسانی پلانی کارکردنیان بۆ ئەوەی بە شێوێکی زانست کارەکانیان جێبەجێ بکەن ئەمە ژوای کۆمەڵی ئیسلامی و هەنگاو بنێت وەلی کەناڵی ئاسمانی پێم ئەمینداری وەزارەتی ڕایگەیان لەم ساڵدا هاوپەیمانان بۆ پێشمەرگە بەردەوامی دەبێت و ئەمریکا و کەنەدا پڕچەکەن یاوەر ئەمینداری وەزارەتی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەمریکا لەم ساڵدا دوو لیوای پێشمەرگە بە تەواوەتی پڕچەک بکات و حکومەتی کەنەداش لیوایەک پڕچەک دەکات کەوتنی شەڕی حەویجە جەبڕی بۆوە کرد چەند جار عراق و حەشتی شەعبی کردووە پلانێکی ئامادە بەڵام حکومەتی باش بووە کە ئۆپراسیۆنی حەویجە دەست پێ بکات لەبارەی دابینکردنی بوو پێشمەرگەشەوە ئەمینداری وەزارەتی وتی لەو 400 دۆلارەی ئەمریکا وەک هاوڕێی کردبوو تا ئێستا پارە بەسەر پێشمەرگەدا هەموو 6,000 پێشمەرگە لەو موچە وەردەگرن. محەممەد زیایە کە لە ساڵی کۆزیرانی وڵاتی پلانێکی 40 ساڵی توانیوەتی وڵاتەکەی بکاتە 4 وڵاتی بەهێزی ئابووری لە ئاسیا. پەیام لە راپۆرتێکدا پلانەکەی مەهاتیر بە خەبەر کورد بەرامبەر کە لە دوای 25 ساڵ وڵاتیانی هەرێم مەرگە و بەرپرسانی ماوەی یاساییان یەکان ناهێنن. گەرچل حکمڕانانی هەرێم 40 ساڵیەکەی ماهاتیر دۆستفرۆشی مالیزیا کرێت دەردەکەوێت بەرپرسێکی خۆویست و حکمڕانێکی ناتوانێت خۆگەلەکەی بەدەست بێنێت. ماهاتیر محەممەد بە مۆزفرۆشی بووە پزیشک و بە خۆەتی هەژارانی پێدەکرد بووە سەرۆکوەزیرانی مالیزیانێکی بۆ وڵاتەکەی داڕژ هەرێمیش کە ماوەی 20 چەند کەسێکن و باپەر یەک دەست دەژمێرێت ناوی خەباتی شاخ و جاریش بەهێنانی سوپای خاکی هەرێم حکومەتێکی کوردی
درێژمە و داترین پلانیشیان کردنی سەرۆت و سام بە شێوەی 50 لە ماترین بوجە کۆڵینەوە زانستیەکان دان هەزاران قوتابی ڕەوانەی وڵاتە بە مەبەستی فێرکرد لە ماوەی جێبەجێکردنی توانی زانکۆکانی وڵات زانکۆ بگەێنێتە زانکۆ و 200 هەمین زانکۆ جیهانیەکانیش بەدەست بێنێت کەچی سیستەم حکوومەت هێرێم لە دوای 25 ساڵ لە وەردەش بە جۆرێک شێوە ڕۆژێ قوتابی و ڕۆژێ مامۆستا سیستەمەوە دێنە سەر شەقام و سیستەمی سویدیشیان قەرزاربار کردووە زانکۆی حکوومەتی زانکۆکانەوە باویان نەماوە و هەواڵی پلەی زانکۆکەی ناپرسێت محەممەد لە پلانە 40 ساڵەکەیدا لە بواری هاتی وڵات 100 ملیۆن دلارەوە 33 میلیارد دلار ناوەندی پێشبڕکەی ئۆتۆمبیلی و چارەسەری چەند هێرێمیش لەوە ڕانانی سەرقاڵی دروستکرد شەخسی و گردی شەکەی تایبەتین و ئەنتایی ڤێلاکانیان چاوی هاوڵاتیان دیارە یەکەم حکوومەتی ڕێژەی تەلاق لە مالی 37 بوو لەکانی مەهاتیر ڕێژەکە بووە لە ڕێژەی مالیزیا لە 100 بەڵام پلانی مالیزیا هێنایەوە بۆ کەمتر لە سازیەوە داهاتی مالیزیا لە 5 ملیارەوە بەرز بوویەوە بۆ 520 میلیارد لە 180 ئۆتۆمبیلیە وڵات دروستکراوی دەستی خۆیانە هەتی تاک ساڵانە 1000 بەڵام لەگەڵ هاتنی ماکردنی پلانەکانی بۆ ساڵانە 16 لە هەرێمی کوردستان لە دەسەڵات زۆربوونی ڕێژەی نەیان توانیوە کار لەسەر پێکمەڵایەتی و کەمکردنەوەی ڕێژەی تەلاق بکەن کە دوجار سەر بەخۆی ئابووری و قەی دروستکراوەوە سەرگیری لا 13000 هاتەوە بۆ 6 پێش لە ساڵی 2015 4000 حاڵەت سان بووە کردنەوەی ئۆتۆمبیلە بیانیەکان و زۆرترین پێشبڕکەی پیشەسەر لە نێوان کە کامیان بتوانێت پێشکەوتوترین ئۆتۆمبیل ناو هەرێمەوە هاوڵاتیەکی هەرێمیش بپرسی داهاتی ساڵان دۆخی دارایی واتی ڕەنگە خۆ پاروەنانێکی بۆ منداڵەکانی دەست دەکەوێت داهاتی ساڵانەشی ترسانی وڵاتەکەی بیستووە داڤۆز دەیانوت داهاتی تاک لە هەرێم یەدەکی نەختی لە پێش مەهاتیر محەممەد بەڵام ئێستا 8 میلیارد دلار و پلانەکانی لە دوای 40 ساڵ چوارەم هێزی ئابووری ئاسیا و یابان و هێندەوە لە دوای ساڵ حکومڕانی مەهاتیر خۆی وازی هێنا لە هەرێمی لە دوای 25 ساڵ حکومڕانەوەی دەیان چێڵگەی نەختینەی درێ نەک بەتاڵە بەڵکو دەیان میلیارد دلار قەرزە حکومڕانانی هەرێمیش هاتیش لە 50 میلیاردەوە ئەوەش بەپی یاسا یان لە حکومڕانی وازیش لە هێنن ژمارەیەک ڕۆژ نووسەر لە بیری شارەکە بۆ دەربڕینی ناڕزینەوەی سنتەری ڕۆشن ڕێک خست سنتەرە و ڕۆژ کرێت ئەو ڕزای ماوەی زیاتر لە 3 چووکارەکە داواشیان حیزبی و حکومی پارێزگاکە کرد دانی شارن چالە ناو ئەو سنتەرە ئەنجام بدەن سەرەتا وەکو هونەرمەندانی شاری کەرکووک کرایە کە کرا و تەواو بوو هەمە کرد وادی ساڵی تا ئایندە لازڵی لە ساڵی ئایندە افتتاح کردانی دکتۆر نەجمەدینمان کرد
وعدی داد شرطی کەمە متعهدێک ڕێەوەی تر ناز بڕە بۆی نەکرێتەوە یان لە کەرکووک چی پێ کاتی شانۆیە جارێک لە کەناڵەکە تۆرە کۆمەڵە هەموو سەمان هەموو دنیا ئێمە ئەتوانین چەند جارێک بینە سەر ئەم شۆڕی دەربڕین لای وەکو مندان و خۆمان پێیان بگەینین و لەسەر لایچەکانی تی ئەنجام بدەین. دەنگی زۆرینا پرۆژه حکوومەتیەوە بۆ سەرۆکاتی پەسەند کرد لە گفتوگۆکردن و پرۆژه هەموارکردن قۆناغ بەڕێوە چوو گۆڕینی سیستمی پەرلەمانتەر چەندکرا لە یەکەم کات وەزیرە پاسی پەردا سەرۆکی جاپەڕاگیا پەرلەمانی تورکیا خیانەتی کرد یاڵدرم پەرلەمانتارانەی کرد کە دەنگی بەڵێن کەداوە و وەتی بە ژیاسەکە گەل دەیدات و بڕیارێکی ڕا لالایەکی دیکەوە ئۆغڵۆ سەرۆکی پارتی گەلی کۆماری دوای پەسەندکردنی هەمواری دەستوور ڕاگەیان خیانەتی لە مێژووی تەرەن بە ئیرادە و ئازادی ئەوە ئەوەی چەند ڕۆژیدا پرۆژه یاساکە ئاراستەی بکرێت بە مەبەستی پەسەند ڕۆژدا پەسەندی 60 ڕۆژدا ریفراندۆ دەدات. گفتوگوی ڕۆژانی عەرەب بە ئەمەدا 5 بیرمەندی وڵاتی لە تارانی پایتەخت وەچوو ئێرانی بیرمەندانی وڵاتە ئیسلامی وڵاتانی جەزائیر تونس لوبنان عێراق و چەندین وڵاتیەوە میوانداری کراون و لە باڵاوە توانەزان و جیهانی عەرەبی و ئاسیری و وڵات عەرەبیەکان گفتوگۆی لەسەر ئادەب و فەرهەنگ ژنان و مێرد منداڵانی ئیسلامی ئابوو زەڕ رابطەی کلتوری ئیسلامی لەو ئەو تیژانی ڕۆژ ڕەشە لە توانە جیاوازەکە مەش بەستنی ڕۆشنبیری کردووە بە سەرۆکی رابطەیشی فرەیی کلتوری لە جیهانی ئیسلامیدا گفتوگوی کلتوری هەبێت و ئێمەش جددی دەنین. دۆناڵد ترامپ دوای چەند ساعت بەکاربوونی وەک سەرۆکی ئەمریکا حکومەتەکەی ڕاگەیاند و کەسانی سەربازی و بازرگانی ئابووری ناس پێکەوە خۆپیشاندانی دەست بەکاربوونی ترامپ سەرەوەی ئەمریکا بەردەوامە و فراوانبووندا. پێنجەمی سەرۆکی ئەمریکا بە لوتکەی دەسەڵات بەڕێدا تێپەڕیوە کابینی حکومەتخانەی ئابووری و سەربازی پێنج کە ترامپ وەک جێگیری پێشتر حاکمی ویلایەت بۆ وەزیری سماتیز ژەنڕاڵی خانەنشینکراوی دیاری کردو دژایەتی رووسیا ئەتۆ نات ترامپ بۆ وەزیری دارایی کابینەکە نووشن بەڕێوەبەری پێش ئەکسیاڵ ژاردووە. لەلایەکی خاندانی ناڕزایی دژی دەست بەکاربوونی دۆناڵد ئەمریکا لە ناوخۆ و دەرەوەی ئەو هەیە لە واشنتۆن بۆ نیشاندانی پیشاندانیان کرد و وێرەشیان کرد زامنیەکانیش بۆ دنیان پەناهکردن و بەکارهێنانی گازی بردووە. لە لەندەن بریتانیا سەدان وڵاتی ئەمریکا لە وڵاتە خۆپیشان لە هەردوو شاری سیدنی بەرز کردەوە هەزاران وڵاتی دژی لێ دوەکانی پیشاندانیان ئەنجامدا. ئەمریکیەکان و بەشێک لە خەڵکی ترامپ بەهۆی سیاسەتی ڕێگەزپەرستی وەیە بەرامبەر
بەنابەران پێشبینیش دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا چەندانی دژی ترامپ لە جیهاندا هەڕەشەی یەحیی ماوە بەسەرچووی دوای 22 ساڵ لە حکومڕانی چەندە بهێڵێت. دوای 22 ساڵ لە سەرۆکای بیاولە جامعە ئەو وڵاتە ئامادەی نیشتورسی سەرۆکایەتی جامع سەرۆکی گامبیا ڕایگەیاند یەک دڵۆ بخوێن و دەستبەرداری پۆستەکە هاوکار لە ڕاگەندراکی ژە بۆ ئەوە کراوە کە یەحیا جامع سەرۆکی مۆریتانیا کۆبوونەوە و جەخت لەسەر ئەوە کراوەتەوە جامع دەستبەرداری و وڵاتیش ڕاگەیاندنی ئەو هەڵوێستەی سەرۆکبوونەوەی گوشارەکانی سەری وڵاتانی ئەفریقاوە هێزیان لە دژی دەست بەرداری پۆستەکەی نەبێت مەبەستەر سوپای ڕۆژئاوای ئەفریقا سنووری گامبیا ڕێکخراوی نەتەوەگر لە ماوەی 22 ساڵەی سەرۆک ڕەوشی ئابووری و سیاسی کێشەی زۆر نیوە بە تایبەت گرانی سیاسی و بڕیاری دەمێ سەرۆکایەتی زیاتر 1000 خێزان ئاوا کێشەی سیاسی گامبیا بە تەواوەتی کە سەرۆکی گامبیا کار بوو پۆستەکەی ڕاد ئادامە بارۆی هەڵبژێردراوی وڵات بکات لە لایەنەدا بۆ ماوەی 90 ڕۆژ سەرۆکایەتی درێژ فەرماندەی باڵای سوپای گامبیا ئادامە بارۆ نوێی وڵات وە فەرماندەرەکانی گامبیا و دواتر ئابووری وڵاتانی خۆرئاوای ئەفریقا یاری دەستوەردانی سەربازیان وڵاتەدا ئەدام لە سەنیگال سەرۆکی شەرعی دەیەوێت لە پۆستەکەیدا دەست بەکە لە ڕێگەی کودەتی سەرۆکی گامبیا تەختی وڵات فەرشی سووری بۆ ئامادەکاری بۆ ئەوەی وتاری ماڵ ئاوایی بە فەرمی وڵات دەڵێت گەشتی دووبارەش سەرکەینەوە پارتی لەسەر دابەشکردنی حکوومەت و پەرلەمان ڕێکخراویش سیناریۆکانیان بۆ سەرۆکاتی پەرلەمان کردایەتی یەکێتی دەڵێت ئەوە دەدات یەکێتی تێکشەی خۆی کار بۆ چارەسەرکردنەکان ناکات. خشتەی پێمانگیان لەم هەفتەیەدا موچەی دەستەکان دابەش دەکرێت. وەزارەتی کەنەدا سێلی وای وامی دەبێت. سیستمی حکومەتیەوە بۆ باش هاوکارانمان لە ژووری کۆنترۆڵی پەخش کانمان تا چەند ئەمانە